بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشويسانم درسي نوي كتابي نيابي مختصر منهاج القاصدين لخزمتنا أبين ديار إمامي غزالي سرتي أم كتابي نوسيو ابن جوزي كورتي كريوتو بناي منهاج القاصدين، وابن قدامي مقدسي أوي كورت كريوتو بناي مختصر منهاج القاصدين. إمام رضا رحمة خوالي به كباسي ذمي بخيلي وحرص وطمع وأماني كر هات سرباسي علاجي حرص وطمع شون أكري جاء دواتر كومالي أدي اللي زور لسروي قناعة شن بسودة لإنسانة وبخيلي شن خرافة وإيثار كبابتك زور قوري لإسلام شن قرنكة وعيني بيروز إسلام شن قرنجي دا وبإيثار كلا هيج برنامج كإيثار نية أجوي خود بيست بشتيك بيت أو شتيك بيست بيتي ببخشي كأما بهي شوازك دزناك دواء أوي هندي النموني بوهنا ولا بابتي إيثارة فصل الدس بيئك أفرمي باسي بخلو سخاء إنسان بخيل وشروق بي يا سخي بي خرق زور قسان كردو لحدي أما طبعا إما حد من هي رسم من هي لزانستي منطقة هردوكي بالتعريف أو تري أجل التعريف هي زوز والطوابة بيوتي حد يعني شون اشتك سنوري وداني أبي أو تعريفه وهذه الرجل مشكي إنسان إكسس سنوري وداني وكورتيكاتو وكويكاتو أفرمي خلق زور قسان كردو علماء زور قسان كردو لمسألة بخيلي سخاوته قوم يقولوا أنا بخيلي أو منع الواجب أو شتيك لسر واجبة منع كربته بخيل ورزيل وشروك، وأن من أدى ما يجب عليه فليس ببخيل. هشكز واجبة كي سرشاني جيب جيكا لمسائل مادية بينا وتبخيل هندوان فرمو واتأجر الزكاة مالك دركرت أو واجبان يكون سرشاني لماليا مثلا نفقي مالا نفقي منالا مثلا نفقي دايكو باوكا نفقي خشكيكا نفقي بوريكا أشكا نفقة واجبة كان زور زورن بنمونا مثلا أفرتك سيركي مثلا لناو خزمو كسا كان يا كسي نماوا كسي كي زور دور ماوا بابلين كتشا زا زايكي ماوا بين زاين جايقاتو سري واجب لسر أو كتشا زاي لو بنوا أو بيرجن لو بخيوكا واجب لسري ونفقي واجبة شكو نفقي واجبة خوار زكاة يعني واجبي الزكاة لسر خوي دركا سرفت اللي خوي دركا هرچیش واجبی کردو خواه لسری که جیبه جیک همو جیبه جیک افرمی اگر امانه هر همو جیبه جیبه که ام کسا خواه گوره يعني ببخيلين حسابي ناك رزقاري بولو ككسي كي بخيل ما دام واجب كان لسر شاني خوي لا برد افرمي بلا غزالي بم تعريف الرازي افرمي وهذا غير كاف بخوا اما تواوني ام تعريفه فإن من لم يسلم إلى عياله إلا القدر الذي يفرضه الحاكم ثم يضايقهم في زيادة لقمة أو تمرة فإنه معدود من البخلاء بوشي. طبعا حاكمي مسلمانان خيزاني همو كسيك بس هي بيور أبيوه للشريعة الإسلامية سريعا بيوه أكين حالي شون أجر دولة من ده لصالك پێویست ئەکا سێ جلبۆ ئەم ئافرەتە بکە باشە و خواردنێکی چۆن دەوڵەمەندی خواردن ئەخوا بێ ئەوە خواردن بۆ ئەم دابین کە واجبە لەسەری ئەگەر وەسەتە بێت دوو جار جلی بۆ بکات و خواردنیشی بۆ دابین کە ئەو خواردنێکی وەسەت و جێگایەکی وەسەتیش طبعا مەکانی شەرعی نشت فەقیرە لە ساڵێکە یەک جل واجبە لەسەری بۆ خێزانەکەی بکات و هەروەها خواردنێکی فەقیرانش بێ بۆ خێزانەکەی ئامادەکە کە برسیم نەبێ لە هەموویانە برسیان نەبێ. اگر کسی مثلا حاکم پیوت وتی اول سرم واجب کردی ابي همو مان یک مثلا 10,000 بي بمخزانت بو نمونه مثلا كبرت 10,000 باته يتدوي اگر بايدو 150 طبع مثلا اشتكي زياده خرا بك به الله فرتنا امانه امام غزالي في كلا بخيل كان هو واجبك يجيب جاي كردو باشا بلام اها لحد واجبك وساوك هو بخيل لك أبو أم تعريفه طاونية تغلي والله كز واجبي لسر خوي لا بريت البخيلني
ناوەڵا ئەوە تا واجبیشی جێبەجێ کرد وڵا هەر بەخیلە چکە تۆ ململانەی کردووە لەسەر چی لەسەر ئەوەی کە بە هیچ شێوازێک لە واجبەکە ئێوە لە نەدا ڕێک دا نابێت 1250 سەرف ناکە هەر دەی ڕێک باشە فەرمێەوە حسابەکرێ بە یەکێ لە بەخیلەکان فالصحيح أن البراءة من البخل تحصل بفعل الواجب في الشرع واللازم بطريق المروءة مع طيب القلب بالبذل جاء قصي غزالي زور قوري أفرمي أقر يعني راستوي قصي دقيق لما سلاسون أوي بخيل شون نجاتي أبي لبخالته بيبلان رزيلني يكم أبي واجب كان جيبجيك دون مروءة كسايتي أم كسا داوای شی ئەکا جێبەجێکە ئاخر کەسایەتی ئینسان لەوە نیەتەوە مەسەلە شتێکی بچووکە ئەوەنە لەسەری بڕۆیتەوەوانە کەسایەتی ئەشکێ نە مروءەتی ئەم کەسە چەندێک داخوازی ئەکا بەدەم بڕوئەتەکەیەوە بڕۆ بۆ نمونە مەسەلەن مروءەتی کەسێک لەوە ئەچێت لە 10,000ەکەی بیکاتە 20 اینجا مروءەتەکەی ڕێک بۆ کەسێکتر 15 بۆ کەسێکتر 12 باشە بەپێی حەجمەکەی خۆی و قووەتی کەسایەتەکەی ئەوانە ئەوەش لەسەری واجبە نەکەر ئەمە ئەفەرمە شتێکی تر لەگەڵ بەخیلە مع طیب القلب بەخوا ئەبێ بەدڵ ئەم شتە ببەخشی ئەگەرنا لەبەر خاتی کەسایەتێکە حاکم 10,000 دەناوە ئەکردم بۆ 11 بۆتان بەڵام لە دڵەوە ئەو 1000م لەسەر نەکردایە ئەو هەر بەخیلە کابوو بەچی لە بەخالە دەرەچێ بەو طیبی نەفسە باشە بەدڵ ببەخشێ بەدڵ هەر کەسێک بەدڵ نەبەخشێ لە بەخیلی دەرناچێت ئەبێت چاوی بەدوای ئەم ماڵە نەڕاکە ئەیبەخش زۆر ئازایانە ببەخشێ بۆیە ئەفەرمێ چی یعنی سێشت ئەبێ کۆبێتەوە یەکەم واجبەکە نابێت لە حەدی واجبێتە خوارەوە دوو مروءەت و کەسایەتی خۆی داخوازی شتی ترەکە بیدات سێ بەدڵ بەخشیوێتی بەدڵ اینجا لە بەخالت نەجاتی ئەم تعریفە ئیمامی غەزالی تعریفێکی زۆر دقیقە باش ئێمە زۆر باسی واجبمان کردوتمان واجب ببەخشێ واجب چییە ئەفەرمێ کاکە ئەمە الواجب بالشرع واجب بە شەرع ئەمەیە زەکاتەکەی دەرکە نەفەقەی ماڵ و مناڵەکانی واجبەکە 10,000ەکە بدە ئەمە واجب بە شەرع ئەی لازم بە مروءەت یعنی بە کەسایەتی کەسەکە لازمە چۆن فهو ترك المضايقة نابێ ئەو کەسێک کە پێی بەخشیوە باشە ناڕەحەتی بکە دنیا لێ بێنێتەوە یەک ئەوە چی بوو 250 تەبع چۆن لە خۆتۆ سەرفیەکەی یاو بەچی کوا وەسڵەکەی باشە قورکا بەسەریە ئەم طریقی مضايقة ئەمە لازمی مروءەت نی لازمی مروءەت ئەوەی واز لەوە بێنێ والاستقصاء في المحقرات شتی بچکەڵە و حەقیر بەدوایە بڕۆ و چۆنە و ئەوە چۆن کرا ئەو لە ئینسانی مروءەتکار ناوەشێتەوە فإن ذلك يستقبح شتێکی عیبەیە ئەمە ويختلف ذلك باختلاف الأحوال والأشخاص لخلق كانت جهوازة يعني لكسيك وبكسيك فرقك أو مسألة لو أشي مثلا لعالمك دينية أما زوزو ناشرين تربية لويك مثلا لكسيك كزور مثلا بالزحمة باري دسك بقول كريكاري أكا زور بقرسي ها لم يانا ناشرين تربية أو بدوي اشتاب الرواو محاسبكات ومضايق خلق على سرشي لسرشن أتاتي خزان ومال ومنالي خوي أوان يا حتى للزكاة يعني تتصور أكي برو أكي كسيوها مضايقة أكي لسا فقير أو الزكاة مالي خوي داتي أخوة فرمي إنما صدقات للفقراء الله ملكي فقير أكي توهيجني إيتركاك أتورب زانم بيتشيا بياناش شيو هي شونا لكيوبو شيد يقمل لهم برسالة وسيا والله الأخير شهادة 10,000 بري زكاتك باشا أم مضايقة طبعا لقى فقيرة لها مشتكانة يعني الإنسان زور شو أسئلة باي بخلو زي سبحان الله أو حالتان طبيعية ين هندي جار بالروب كان أو كسيك زكاة أبخشي نابي بيرلف إسفاديك خوي بكاتو خوي يعني جاري وهي كابرا فلان كاس كريكارة وچەند جارێ بۆ بچێ بەدەمیەوە کرێکاری بۆ بکاتەوە ئەوانە پارێز زەکاتێکی خۆی ئەدات بۆ بچێ بەدەم نابێت و حەقە چێ بەسەرەوە ئەوە زەکاتە ئەوە شتێکە ئەوە شتێترە لەبەرەوە تۆ حتا سبحان الله لە شەرع ئەبێ مەمنونی فەقیرەکە بی کە زەکاتێکی ئەدێت مەمنونی بی هەر زۆر دەوڵەمەندەکە مەمنون بێ کە ئەو فەقیر لێ وەرەگرێت ئەخ ئەگەر لێ وەرنەگرێ هیچ قوڕی کوێکە بەسێ خۆ زەکات لە کۆڵی ناکرێت مەمنونی فەقیرەکە زۆر جیاواز لەو فکری مضایقە و ئەوە
ويستقبح فقد أو باختلاف أحوال أشخاص أقوى فقد يستقبح من الغني ما لا يستقبح من الفقير. هند جار كسيك زور فقيرة بدوادا شون بكا بوشتكي وديش عيب نية نيتي شي بكا يعني مجالي بس كسيكي دولة من بدوادا شون بكا أو بينج دنك برنجك شي ليها باشا الدنيا بينتها بينج دنك برنج لا أوروش شو زانم باشا مضايقة بكا لسروا عيبية. أفرمي ويستقبح من الرجل المضايقة لأهله وأقاربه وجيرانه ما لا يستقبح من الأجانب. أي كسيكي أجنبي مثلا مضايقة يبكى مثلا تحقيق يبكى لشتيك هشتا أهونتر لو كسيكي نزيك بك لقل خزمك لقل دراوسك إزعاج يبكى تشتيكي أداته. أما هم صفات بخيلة. فالبخيل الذي يمنع ما لا ينبغي أن يمنع كرة بخيل أو كسي منع اشتيك كناب منعك يا شرعا ناب بك يا مروءة ناب بك. من قام بواجب الشرع ولازم المروءة فقد تبرأ من البخل. أو كسي واجب كان شرعي جاب جاكر أو كمروءتي لسري لازم كردوا أو شي كرد إن شاء الله لبخيلين نجاتي بوا. بلام آية أم كسبي وتري سخي خينا أو بيالله بخيلني سخية على لكن لا يتصف بصفة الجود ما لم يبذل زيادة على ذلك حتى وكو زياتر لو النبخش بينا جواد سخي كابو أجر واجبك شي لسر خوي لابرد أو مروءتي لسر خوي لابرد هيش تأكاتك سيكي سخي نكاتك سيكي سخي كس السخيك أويك لراسيا خوي بو خوي أم كسا مثلا زيادة لو حدي لسر شان يتيجي بجيكر زيادة لو يكلا لسر شان يتيجي بجيكر إن جاءكاتك سيكوا سخاوتي برباكر. هندي كان فرموي أنا أي جواد كيه كسي سخي كيه فرموي أنا هو الذي يعطي بلا من أبخشو من بسر كسانك أما يك قيل يشتروا توانا هو الذي يفرح بالإعطاء كل اللي هو قولت لها وني منتك بسر من النكا بسر خلقه زوري بي خوشك أبخشه أوجه أو كسد جواد السخية بي خوشك أبخشه ضلي آرام أبيته كوابو لمسلي بابلين جودة كابلين أمكس جوادي هي سخية يا سخيني دوقسي يعني أوتاك بخشيو منتي نكر ألين سخية يعني نا والله أما ندلي بي خوشك أي بخشي طبعا مسائلي إمامي أبو بكر رضي الله عنه لباسي هجرته أفرميه كاتك هو شيركي هنا دس بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم خواردي حتى ارتويتو أو خواردي ومن تيربوم باشا حتى ارتويتو سبحان الله بزانم چنی پی خوش بک پیامبری خدا صلی الله علیه و سلم زیاتر بخوا توها دی ام حتى ارتويتو تا دل يعني من تيربن بويك او برواكن او هيا كسي سخي اويك خوي اخو باندازي او تشجي لي ورناغ كي شتري اوي ترك اخو ام زور تشجي لي ورناغ ميوانا كي زور اخو ام زور مرتاح نفسيا زور ضريبي اكلته وكزوري خواردو يعني مسائل بابلن سخاوات سبحان الله تشيجك لو بخشينا ورقري اتر اما بوتا صفتي السخاوات تيا دروز بك ام تشيجي ورق جاء ما يدوهم يعني كافر زور دقيقة يعني انسان ناقات بلي جواد وسخاوات كاتك بخشي زوري في خوشة الحمد لله فقيركم دو زواج بك خوام جيبجيك ماشا لغل معلوم نالا كمثلا برواكن زور كاد باوك أو يكمنالك إخوات أجا بخيل نبي زور دل خوشك إخوات نفسيتي زور أسودك أجر خوينا إخوات طبيعية أنا دايك تابيني وزور كات خوينا إخوة بلا منالك زور أسودك منالك إخوة أو سخاوت أو جود وجواد جاء أفرمت دي باشا أي إنسان بو ماله خوشه بو هكاري تشيه يعني تو أسوى إنه لحب الخير لشديد خير اللي يعني مال بو مال وسامان الدنيا زور بتندي لشديد خوشويسيكي شديد وبقوته هو كارشي أفرمي دو سبب هي غزالي أفرميكي كان حب الشهوات التي لا وصول إليها إلا بالمال مع طول الأمل
هەندێک شەهەوات هەیە لە ئینسان پێی ناگە بە ماڵ و عمری درێژ پێک ئەمەلی درێژ عمرەکە وەستاوە لە ئەندازێکە بەڵام ئەوەنەی ئەمەل زۆرە و هەڵپەی زۆرە و ئەڕوا بەدوایە وإن كان قصير الأمل وله ولد فإنه يقوم مقام طول الأمل أي باشا كاك أملكاني كورتن بلام أولادي هن أزاي چەند ماڵ گرنگە بەلایەوە کە بۆ مناڵەکانی خۆی بەجێڵێ هەموو ئینسان طبیعەتی ئەو هەیە بڕواکەن باوک یەکێک لە گرفتەکانی لەسەر مەرگە بزانێ کچێکێ لە مناڵەکانی فەقیر نین لاتنین زۆر خەمی ئەو لایەنە ئەخوا حەزەکە هەموو مناڵەکانی تۆکمە بن ماڵیان هەبێ خانویان هەبێ نازانم هەموو شتێکیان هەبێ هەموو طبیعەتی هەموو باشێک ئەو هەیە جا ئەفەرمێ چیە هۆکاری حبی ماڵ چییە یەکێکیان ئەو شەهەواتانەی کە لە ناخیا هەن ئێ بە ماڵ نەبێ نایگات ئەو درێژەی ئەمەل کە هەیەی ئێخە بە ماڵ نەبێ نایگات هەر یەکە یەک کۆمەڵ مخەیراتی زۆری دنیاوی هەیە بە ماڵ ئەگاتە هەمووی ئەمە یەکەم هۆکارە بۆی کە ماڵی زۆر خۆشە دوو ئەیحب عین المال باشە هەیە هەر خودی ماڵی خۆشە خودی ماڵ أفرمي فمن الناس من معه ما يكفيه لبقية عمره إنساني وهي والله حتى أو رجاء أمره بس يتيتر بلام نا مال هر خوي خوشويسته خوشي إيه لا يقتصر على ما جرت عادته به شون جيانا باسلويات تامرد البشيكا بلام زيادة شي هي باشا ويفضل معه آلاف ويكون شيخا ولا ولد له بيائه بيرة أولادينية مثلا ثم لا تسمح نفسه بإخراج الواجب عليه والله جاري وهي باري زور هموشتك هر سيري باركي اكا باشا برا رومن بيم بو فقيرة اخر زكاتي چون بيم اباشا بوشي بيم اي باشا خواه تو خوبونو يا بوشي من بيم باشا صد بينو بروكا باشا سبحان الله افرمي بياكي بيرة اولادينية باريكي زوري هي ناتواني يعني زور بزحمت ناتواني واجبك دركا ولا بصدقة تنفعه هر صدقة يناك سودي لي ورقري اي باش اجزاني السور لقل براكي قصيني ازانك مرد براكي ايبا مثلا كرة براكاني شرتي لقل انك ازاني ايبا كشي ناتواني بيبخشي انجا اقل بشي شارته ولا جار ارز اخر اقل مرد خو كز نازاني مالك افوتي ازاني بهمو بارك ارفوتا او مالا كشي درقتي او نايا بيبخشي بوشك خودي مالي خوشي خودي أم دو هكارة أم حب شهوات وطول أمل يك دو خودي مال خوي خوشيز وهاي كردو إيتر إنسان ملزم بماله ونتواني مالك ببخشي جاء فرمي أمي دوميان زور خطر كإنسان مالي لبر خودي مال خوش بي أخر أوي لبر شهوات بهند جار كرواز شهواتك يعني باشا بي طول أمل وأزل أمل كان يعني باشا بارك خيرك بس أمي خودي مالك خوش بي أفرمي أما دردك زور بزحمة شفاي زور زحمة شون الله السرطان شار سرينية مثلا أيش أوها سرطان بوي أفرمي وهذا مرض لا يرجى علاجه بخواء من خوشيك زور زحمة الرجانية وتشاقبونه علاج نية تو نية ومثال ذلك مثال رجل أحب شخصا أما كسي يخوش به فلما جاء رسوله أحب الرسول ونسي محبوبه واشتغل بالرسول كسيك زور خوش نامي كسكي بوهات نامكي بيني ما شاء الله تو سي تشنشو الله أكبر لو قلت جوانانا ما شاء الله خو أمنا مبوني خوش مشغول ببرنامجه كابرا صاحب نامك كبوي ناردو أمي خوش ويسوى الرازونات أي لبير شو أولا مشغول بنامك يان نفرك وتي من نري فلان كسمها تنبلايتو أولا مشغول إنه نركبه حاكمك لبير شو يا أخوة بخير أي يا أخوة بخير إذا هر هوالك حاكمك شيء نفرسي أفرم بالضبط أو هاي أفرم الدنيا رسولك هاتو بوتبوي حاجتك كان جابجك إن جاء أمنيات كاكا همو دناني رشتكاني أو أنت خوشه حاجتك كان يقول لبي رشيته والله أما أوبر يقوم راية وهذا غاية الضلال غزالي يعني أصلا نرسي دون مني جواني هي لما مثلا أفرمي مثلا تو موظفك حكومة كهربلستك حكومة معاشي أدابته على كسي وهي طبيعتي أو هي
ئەم مۆزەفە بینە معاشەکە پشتی مۆزەفەکە نبینێ وازان لە گیرفانی خۆی ئەیداتی ئەی خوا جەزابەتەوە ئەی یاخوا دەستە خۆش ئەی زۆر مەمنون و کورد بێنە با دەستە ماچکەم باشە مۆزەفە چی بێت ئەی وەکو تۆە هەچی بەدەست نییە ئەمە بڕیارێکە و قەرارێکە و لەسەرەوە هاتووە بۆ تۆ ئەوە ناخوێنێتەوە ئەم نەفرە ئەبینێ بۆیە هەندێک جار ئینسان ئەها ڕەسوولەکە وای لێ ئەکە ئەوی تری لەبیرە بێت ئەساسیەکانی لەبیر ئەبێتەوە ماڵیش ئەو هەیە ماڵ شتێکە هاتووە بۆچی مەیانی من ئەم ڕەسوولەم بۆ چییە حاجاتەکان جێبەجێکە بنمونە من و مەلا محەممەد ئیشێکمان هەیە پێکەوە مەلا محەممەد دەڵێ وەڵی پێم ناکرێ ماوەسا زانە بچۆ ئیشەکەم بڵێ بە ماوەسا زانایە مەشغوڵم بە ماوەسا زاناوە مەلا محەممەد و ئیشەکەی مەلا هەموو لەبیرەچێتەوە باشە هەدەف لە هاتنی ماوەسا زانایە و گەیشتنی بە من ئەوە بوو کە نوێنەرەتی مەلا محەممەد بکە و ئیشەکەی مەلا محەممەد جێبەجێکە دەی کەچی لەبیر بچێتەوە ئەگەمە لە مەلا محەممەد ئەگەم لە ئیشەکەش نامێن ماڵش ئەو هەیە خوا بۆی ناردووی سوپاسێکی خۆی لەسەر کە ئیشەکەی پێجێبەجێکە ئیشەکە نەک ماڵەکە خۆی ئەوەندە مەشغوڵەکە ئاگا لێ نەمێنێ نامەکە ئەوەندە مەشغوڵەکە ساحیبی نامەکە و ئاگا لێ نەمێنێ پێویستی ناو چیتیان نووسراوە ئەم نام هەر ئاگا لێ نەمێنێ لە چ نووسرا بکە کە دوعایکی خێرمەوە بکە ئەگەی لە دوعا خێرەکە نامێت گوڵی تایە و بۆنی خۆشە و باشە بۆ ئێمە ئەم جۆرە نەخۆشیە زۆر خەتەرە کە خودی ماڵ لەبەر ماڵ خۆشی بێ ماڵ خۆی چێت تا ئینسان خۆشی بێ زۆر شتی ترە هەر لە ژیانە مەسە ئینسان سیرەکەی هەندێک لە کەسە گەورەکان ئەڵێن ئینسانەکان عمریان بۆ بە دوو بەشۆ لەم زەمانە بەشێکی بەس کۆ ئەکەنەوە بەشێکی خەرجەکەنەوە لە خۆیانە باشە هیچ ئیسفادە ناکەن بە دەست بەتاڵ دەرەچن بۆ بەشێکی ئەوەنە خۆی مانوو ئەکاوە ئەوەندە خۆی ئەڕەتێنە هەتا پارە کۆ ئەکاتەوە بەشەکەی دووەم خەرجی ئەکاتەوە سەر بەسەر دەرەچێتەوە چونکە ئەنواع نەخۆشی ئەگرێت و تا ئینجا وەرە سەرفی کەرەوە لە خۆتە لە ئەخیرا نەتیجە هیچ بەدەستەوە بەڵام گرنگە ینی ئەم جۆرە کەسە حتا ئەگەر ئەم حاڵتە بێ خودی ماڵی بۆ ماڵ خۆش بێ ئەبێت ینی جودێکی گەورەکە مجاهدەکە خۆی مانووکە هەوڵ بە چۆن لە مەسەی چاوەکە وتمان کەسی وایە هەر خۆی بە هەر خۆی تەبیعەتی با بڵێن نەفسی خەبیثە لە مەسەلەی ئەوە مجاهدەکە هەتا خۆی کۆنتڕۆڵەکە بەخوا مەسەلەی ماڵەکەش ئەو هەیە هەر زۆر ماڵی هەر چۆنە بێکە کە واجبەکە لەسەر خۆی لابێ لازمی مڕوعەت لەسەر خۆی بە عەلە الئەقەل ئەگەر لە جەوادەکان نەبێ لە سەخیەکان با لە بەخیلەکان نەبێ هەر لای خوا لە بەخیلەکان نەنووسرێ اینجا هەرچی عیلەیەکێ کورە هەرچی نەخۆشیەکێ بۆ خۆی چارەسەرەکەی بە عەکسەکەی تێ بچی عەکسەکەی حبی شەهەوات بە قەناعەت بە سەبرگرتن ئارامگر لە بەرامبە ئەم شەهوەتە زاڵەوی بەسەریە قەناعەتەیە بۆ بەشەی خۆ ئەی توولی ئەمەل هەر بەتەمابی ئادێ ئەوە ئەکەم ئەو پڕۆژە تەواوکەم ئەو ئیترەکەم ئەو ئیترەکەم بیرکردنەوە لە مردن ڕایەگرێ باشە زوو زوو ئینسان بیری مردن سەردانی قووە ڕستان کە بیری مردن کاتەوە ڕایەوەستێن عیلاجێکی زۆر بەخۆتەوە توولی ئەمەل بەخوا ئینسان ئێستا سێر مەکەن بەڕواکە ئێستا ئێمە خەریکە چێژی وەر ناگرن لەسەر قەبرانەوانە ئەڕۆی 50 کەس مۆبایل بەگوێ بەڵێ ئەرە وەڵا گەیشتە سەر قەبرانەکەن تۆزێکی تر ئەوە خسمان ناو قەبرەک ئەرە وەڵا خۆڵەکەیان کرد بەسەریە کاکە پێویست بە من ناکە تۆ هاتووی لێرە بیر لە شتێکی زۆر بیر لە مەسیری ئینسانیەت کەیتەوە نەکاتووی لێرە ئەگەر لە خۆت نەبێ یعنی دۆستێکم یەکێک چوو بۆ حەج ئەوی چۆن یاریچی و ئەو گۆڵچێکەکەن گۆڵ مع الأسف گۆڵەکە نەکرا ئەو ئاوینەکەی گرتووە لایڤی کردوێتەوە مامتە حساسا وصلت يوم لا مع الأسف رجعت أي كاك لو كاتو أتي بقيت لا حجر السلام يكي لو كي هو كنت طوبين قيشتو لا والله مع الأسف قرام ودوا باش الشابولك بدأ أخو فريان أمجر الشوط الثاني أرواته لايف أبو شوط يدوا لايف أبو شوط السيام باشا لبرو براسي يعني مسائلي ذكري مردن براسي طولي أملي إنسان راقري يعني شكل الرحمة كان يخاب السلام ومردن ديارني برواك مردن ديار بيت إنسان طاو يعني دوستكم عندي أقاربي وفاتيان كردو أوانا نخوشيك أبو نخوشيك لم يشاهبوا عيني أو نخوشيك أوان وفاتيان كردو بي يعني تصورك هستم أكل رنجي زرد دمو شاوي قوراو
شێوازی قسەی گۆڕابوو بێتاقەت مەلول خۆیان سوپاس بۆ تۆ کە مردن دیار نیە جاخۆ مردن دیار بووە 40 ساڵ پێش مردن هەیتر عمرێ ئەفەوتە هەر 40 ساڵ پێش ئەوە ژیانن لێت تاڵەوە سەرێکە نەزانین چی بکەین دەی ئینسان ئەو توولی ئەمەلەی بەچی ئەکوژێ ئیلا بە یادی مردن یەکێک لەو سونەتانەی کە زۆر فەرامۆشە ئەمڕۆ بەخوا برایانم بریتە لەوەی کە سەردانی گۆڕستان نەما خەڵک ئەو ئامۆشە و شەوق و زەوق و گەڕانەی قەبرستانی نەما ئاتۆ ئێستا بزانن خەڵک ئەو قووەت و هێزەی هەیە بچێتە سەر قەبرستان ئیلا خەڵکانێکی کەم مەحدود نەبێت کە وەفایەک من ئەمڕۆ چوون بە دوای دایکمان بەسەر گۆڕستان ئەوە دیقەتمدا شارێکی خامۆشی بێدەنگ سێرم کرد تەنها دوو ئافرەت و مناڵێک لەو ناوا بوون ئاوشتیان ئەداشت هەچون بەلوعایکی لە بلەوسە بەدەبە ئەدایەنە بۆ داروشتەکان کەس چۆڵ بینەما یەکێک لەو شوێنانەی کە شوێنی حەضارەتە حەوا حەضارەتێکە بۆ خۆی بەخوا سەر قەبرستانە کە توولی ئەمەلی ئینسان ڕائەگرێ ئەو نەفەسە درێژەی کە هەیەی ئای چەند کەسێ لە تۆ ئازاتر لەوێ کەوتووە لە تۆ جوانتر لەوێ کەوتووە لە تۆ دەوڵەمەندتر لەوێ کەوتووە لە تۆ شادەداتر لەوێ کەوتووە جوڵەی نییە و محتاجە وەی ئەمە ئینسان وا لێەکە بەسەر خۆیان بشکێتەوە و تێبگە جاری وا هەیە دڵ هەموو شتێکی تەرکیزی ئەسە مناڵەکەیەتی التفات القلب إلى الولد ئەی مناڵەکە ئەی شتێکی لێنەیە ئەی هاوار ئەها چۆ دەرەوە ئابزان بۆ کوێچ و ئابی هێنەوە یعنی مێشک و زیهن و خەیاڵات و هەمووی لای مناڵێک اینجا بیرکەوە لە ڕزقی مناڵەکە باشە من چۆن پارە کۆنەکەمەوە بەیانەوە مناڵە چی بکە ئەی نابێ ژنی بۆ بێنم ئەی نابێ خانووی بۆ بکەمەوە ئەی نابێ سیارەی بۆ بکڕم ئەی نابێ وا ئەی دەی بەژن بۆ ناگە مناڵی بۆ ئەی نابێ مناڵەکانی ئاگام لێ ئیتر ئەڕوە خۆ لێگەڕێتە ڕۆژی قیامەت دەڕوە باشە ئەی باشە بیر لەوە ناکاتە ئەو کەسێک کە خەڵقی کردووە تۆ بڵێ فەرامۆشی کرد تۆ چیت بیر لە مستەقبەلی ئەو کەیتەوە ژیانی ئەو کەیتەوە تۆ کیت تۆ خۆت ڕزقی ئەدرێ تۆ هەقەچێ بەسەرەوە لێی گەڕێ ئای چەند مناڵ هەبوون هۆ باوکیان چەند فەقیر و خۆیان چەند دەوڵەمەند ئای چەند مناڵیش هەبوون کە زۆریان بۆ بەجێمە کەچی بەلاتی مردن بە فەقیری مردن خەڵک خێری پێکردن بۆیە بەڕاستی ئەم فکرە لە فکری باوکە و هەمیشە بیرکردنەوە لە ماڵ بۆ مناڵەکان هەڵەیە ئەنی کەسی ئیماندار زۆر دوور بیرەکاتەوە و زۆر گەورە ئەبینێت تەنها ئەم شتان نابینێ لە هەموو شتێکە خوا ئەبینێ باشە خوایەک ئەم مرۆڤەی دروست کرد بێ ڕزقیەکە ئەفرەتێک کاتەوە جارێ ئەی سفتوای بۆ مناڵەکەی لەبار بەرێ یەکی لە کێشەکانی ئەم زەمانە بەڕاستی لەباربرنی مناڵە کە خەلەلێکی زۆر گەورەیە یعنی تەسەوور ناکەن لە هەفتەیەکە من چەند جار چەند کەس پرسیام لێکە وەی مناڵەکەی لەبار بەرێ مناڵی خۆت بکوژی وەئدی بەنات هەی هاوار مناڵەکە هۆکو ئەزید دەبە چاڵکە وەڵا ماوەسا گەشەی وەساوە یەکێتر وەڵا ماوەسا نەخۆشە باشە ئێستا مناڵێکت هەر بەرحەیات بێت نەخۆش بێ کوژی ئەوەش مناڵێکە حەیاتی هەیە هەموو شتێک چۆن ئەیکوژی یەکێک لەو ئەفرەتانی کە هاتووە بەخوایە ئەمە ئاساییان بۆ خۆی ئەمە زۆر فەقیرن بەخوا تەحەمولیەوە ناکە مناڵمان بێ فەقیرن بەخوا خەڵاتی بۆ ناردن کی ئەڵێ ئەو مناڵەوە نەدەوڵەمەند ناوێ تا بەخێوکە باسی چییە کی ئەڵێ ئەوەنە سەر بەڕسەقن نییە گیرە خۆن بەدەستپارەوە واز بێنە لەوە بابزانە تۆ تەسەوەرە وایە یعنی تۆ ڕزقی ئەم مناڵە ئەدەی تۆ بەخێویەکەی کورە و تۆ بەخێوەکە اینجا زەعیفی ئەمە سەعید نوورتی باسی پشیلەکانە کافەرمێ پشیلەکان بوونە میوانم ئەڵێ نانێکیان ئەدامێ ئەم خوارد هەتا بەیان برسیم ئەڵێ پشیلەیە بە کۆڵە بەچەوە جا ڕیزێکی هەیە نەکبەت پشیلە یەک دانە دوو دانە نییە ئەڵێ ژوو بە میوانم لەو شوێنە چۆڵەوانە من خۆم نەفیم ڕۆژی نانێکم هەیە ئای برایە ئەمە چی لێ بکەم ئەڵێ هاتم نانەکەمە کرد بە دوو لەتەوە لە تێ بۆ ئەوان لە تێ بۆ من میوان تازە خۆ چارم نییە بەو شۆڵەوان چیان دەسەکەی ئەڵێ سوبحان الله لە تەکەی خۆم پێتاو نەئەکرا بڕێکی ئەمایەوە ئەڵێ تێگەیشتم ڕزقی ئەوان لەسەر منە ڕزقی من لەسەر ئەوانم پێش ئەوان تێرم نەخوا لەسەر تێرە خۆ بۆیە بەڕاستی ئینسان وا تەسەوور نەکە ئەولادەکەی و لەبەر خاتری مناڵ ئیتر هەرچیشت پەلاماری حەرام بە بم لا بۆ وها بە مناڵەکەم وێنێ بە تۆ قەچێ سە مناڵم لێکەڕێ تۆ هەر ئەم کەسە پێی بڵە بڵە ئەرە باوکە چی وە بەجێهێشتی ئەرە چیت هەبوو
باشە بەتەوە مناڵەکە بە ناوێتر بژی ئەویش خۆی بۆ خۆی خوا ڕزقی ئەداوە کێوێتە سەر قاچی خۆی و سکەی خۆی و هیچ مشکلی نییە بەخوا لەوە چێ ژیانی لە تۆ زۆر خۆشتر بێ لەوە چێ زۆر کاتیش دوایی بڵێ باشە باوکمەوە چۆن ژیاوە بۆ لاتیە باشە ئەمە ڕەحمی خۆیە بۆی ئەفەرمێ یعنی لە مەسەلەی مناڵە یعنی چاوی دائما ئەوە سەیری ئەوە نەکات لەوە تێبگە ئەو کەسێک کە خەلقی کردوە بأن من خلقه خلق معه رزقه وخوا ڕزقەکەشی بۆ خەلق کردووە وكم ممن لم يرث شيئا أحسن حالا باشا أحسن حالا ممن ورث أي چەند کەسێ یەک فلز میراتی وەرنەگرتووە حاڵی زۆرێک لەوانە باشترە کە میراتیان وەرگرتووە اینجا ئینسان بەڕاستی حەزەرکە لەوەی کە ماڵی زۆر بۆ مناڵەکەی ئەوە بکە خیر بۆ مناڵەکەی بەجێ بەڵە خۆی بە شەڕەوە بچێتەوە لای خۆ خیرێکی نەکرد بێ سەدەقەیەکی جاری نەکرد بێ ئیحسانێکی نەکرد بێ هەموو بۆ مناڵەکە بەجێ هێشتووە مناڵی خستووە سەر خیر بەڵام خۆی بە شەڕەوە چێتەوە لای خۆ فإن ولده إن كان صالحا فالله يتولاه بخوا مناڵەکە ئەگەر صالح بێ خوا خۆی سەرپەرشتیەکە توی بۆ چییە باشا خوا خۆی يتولى الصالحين وإن كان فاسقا أجا خرابكار بو فلا يترك له ما يستعين به على المعاصي باهيتي وبجنيله شتيكي وبجنيله كأم باريك أم بوي بجيله أو بشي معاصي وكناه خرابكاري وكا خوال أخوي برجن وليردد على سمعه ما ذكرناه في ذم البخل ومدح السخاء بهمش أأمل درون ومشكو ذهني أبي أو كباس ما نكردو بخيلي چن خراب سخاوة چن باشا مدحی سەخاوەتمان چەند کردووە چەند داستانمان باس کردم دەرسانە لە خزمەت ئیمامی غەزالیە ئەڵێ با ئەمە دائیمە بەسەر مێشک و زیهنیا بێتەوە واعلم جابزانە أنه إذا كثرت المحبوبات في الدنيا كثرت المصائب فقدها بەخوا چەند خۆشەویستە زۆرتر بن لە دنیا مصیبەتە زۆرترە بن چکە خۆشەویستەکان لە دەستدی سیارێکی جوانە هەیە دڵە زۆر پێ خۆشە لە دەستی بێ بۆ کوێ ڕوا خۆ حتا ڕۆژی قیامەتم سیارە جوان نامێنێتەوە هەر خۆی ئەکسپایرە بێ و دوای مودەتێت بۆیە حتا شتی زۆرترە هەبێ محبوب دڵە بەشتی زۆرترە و نووسا بێ مصیبەتە زۆرترە بێ تازە بە تازە مەلایەتیم دەست پێ کردبوو دۆستێکم وتی ماوەسام بدایم دڵ بە مزگەوتەوە مەبەس تێکی سێرەکەم خزمەتیەکەی دوێ بە دەوریە بۆچی دڵی پێوە نەبەستم کاکە خەڵک دڵ بە مزگەوتەوە بەسی وتی نەوە ناڵێم وا تەسەوەر مەکە تۆ نەبی ئەم مزگەوتە ماڵی خوا کاو لەبێ ئەمانە وتی کاکە ماڵی خوایە خۆ نەهی منە نەهی تۆش نەبی یەکێتر بۆ خۆت ئیش مەکە بەس بۆ خوای بکە ئیتر یەک دوو نمونەی بۆ هێنام یەکێ لەوانە وتی ماسا فڵان کەس ئەزانی ئەزانم تی بۆچی جەڵدە لێیە وەڵا سوزان بۆی جەڵدە لێ تی ئەو مزگەوتە ئەوەنە دەوروخنیە ئەوەنە دەوروخی وەڵا دوای دەریان کرد لە مزگەوتەکە جەڵدە لێیە دی زۆر بە دوایە بەڕۆ والله خۆ ڕاستەکەی جەڵدەی لێوارەیە باشە لەبەرەوە هەموو مەحبوبەکان وەکو ئەوە چۆن مزگەوتێک ئەکەیتەوە بە خۆت یەکەیتەوە نەوەڵا باینە دووبێنیتەوە بەجێڵ یەکێتر ماوەسا یەکتریە خزمەتی تیاکە ماڵێکیش ئەکەیتەوە هەروە سارێکیش دەبێ هەروە هەموو مەحبوباتەکان بەلایەوەکی سێرێکی بکە بۆی کە لە دەستت دەرچوو غەم و پەژە دنیا نەبارێ بەسەرتە مناڵیش هەروە مناڵت هەن دڵ هەموو پێوەزای بە مناڵەوە ئیتر مرد دنیا لێ بێتەوە یەک طبیعی مەحبوبێکە خوا پێدای و بردیەوە بۆیە زۆر کات ئینسان سێرەکەی مناڵێکی ئەڕوا خوا پێنجی تر یاوەتە پێنجەکەی تر فەرامۆشەکە بۆ ئەو دانێ ئەفەوتێ لە پێناوی ئەو داناکە ڕۆژ باشە بۆچی فەوتێ لە پێناو ئەو داناکە ڕۆژ چکە ئەها دڵی خۆی دابوویە لەگەڵ یا بوو ئەهلەی سندرایەوە تا دنیای لێتەوە أفرمي فمن عرف آفة المال لم يأنس به بخواش كز آفتي مال بزانه قد دايكات الرفيق هاولي السادة سيريكا باليش بيوني بابروا أما بو خزمت هاتو خزمتي خويبك ومن لم يأخذ منه إلا قدر حاجته وأمسك ذلك لحاجته فليس ببخيل أفرمي هركز بأندازي خوي لمالي هلقرت وبأندازي بيوسياتي خوشي باشكوت كر بخيل نية بلام دڵی مربوط نەبێ بە ماڵەوە کە دڵ مربوط بە ماڵەوە ئینسان لە سەخاوەتێکی ناتوانێ بیبەخشی زۆر زەحمەت جارێکتە عەرزم کردوون خی گەورە بۆ ئەفەرمی ئیتائی زەکات ئیتا وشەی ئیتا یعنی
باش الاتيان بسهولة زور بأساني يعني الذهاب بسهولة رويشتن بأساني يعني أبي لدلي تو بأساني بيت درو نابي بالتركيز كي جورو الدنيا ولا بيت ويكون زور سادة همن بوي برز كان إما أو بشيك ذم الدنيا وذم حرص لدنيايا باش متعي قناعته أو أنا ما زور باسكر لو تنواني بيشوا كبراسي بيسوان بويا إما الحياة معنا أبو شوازة بجي شو كسي عقل أو أجي مال النيبة بهيبة باشتري مال أو مال لا كسي مسلمان شو زاني شي ليك باشا بلام لدلي هالنبي جياني خوي بيو مشغول نكا جياني أم مربوطة بعباداته أبسي خليكي خواناسي بي خليكي دينداري بي مالكش بكاتا معينة كي قورو دينداريكي لكن أتش إسفادة هي إنسان ضل وروح وذهن وفكر هم مربوط بماله حيث شيء وآخرة أتشن جوانا هندي ظالما هي الهريمي كردستان أخوة ليان راضي بيه كاسبية كان باشترين كاسبية كان شو روش خريك بلام الزرية دزناقنا ولا فقيري لبروجيكي خيري هر خريك وقالوا أنا بنا فقير كوتمنا سرجاد ناوس أو مالكي باش أو مالكي باش لدس كسيكي باش بوي إما كم درسانا أرسانا كم لذمي مالا أما ني مسلمان مالي نبي خو مسلمان نبي لهم كز مالي زياتر بلام أزانة شي لبكا ناتش لدليا بي نجي أتش لقلا أي نجي المشروعات خيرية أي نجي إيشي بيئكا أيندي هزاران كز أكو أرزم كن سخي أو كسي كأيدابا كسا كأيخوا أم زور دلي خوش بي أقر خوي بخوا بأندازي أو تشي جور ناقرأ كسي كتر إيخو جاري وها إنسان هندي مشاريع زور بچوك هر زور بچوك أبيت الدرويكي زور قورة يعني والله جاري وها توبتو لشوينك دوسي بن الدباء وبيماو ماشو سفريك كردو برو بيكرا بن دارك وتصور ماك أجر نقيشتو أزاني أو دارت شان قش أبيتو وتو شان أجر دسكي هر اعتيادي هندي شكر بيه لشوينكي چولوانيا بيزبو وانا ما كرنا وزبا باو نانا ألو سوچا داينه أي چن ميرول لي إسفادي لي إكا لخوي أبوي بيابن فلا ماريين خو أزان أما رسقي تشيبو توي كردا سبب لي ردايني هندي ناني وردت بيه باش يكم وجوان لسوچا كداين بوي مسائلي كسي سخي أولي بلين للايك وبلين ولا أقر هر باري بخشي بباري سخاوتي نا والله إطعامي طعام شي إطعامي طعام باري نولا خواردن أدابا خلا خواردن بوي برزة كان وميدكم إن شاء الله خواهي قوره ضلو دروني كمان باتي ضلو دروني أهلي سخاوت ضلو دروني كبتوانين لم دنيا بي سر برز بين لبردم خواشا دمو چاوي قشو سري برز بقسمت مامي هرچی شتێکە کە تۆ پرسیارە لێکرێ پرسیارێک عمر بۆ گۆرەی پرسیارێک بەس ماڵ دوو پرسیار لەکوێ پەیات کرد چۆن سەرف کرد دوو پرسیار ومێ دەکەم ئینشاءالله ئەم دەرسە بێتە وانەیەکی زۆر گەورە و ڕۆشنایەکی زۆر گەورە دڵ و دەرونی هەمومانی پێ ئەوەدان بێتەوە خۆی بۆ خاتی گەورەی خۆت داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت خۆی لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی گیان بەزەیی و ڕەحمەت و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە تۆ گەورەی خۆت دڵێکمان بدرێ کە ئاگامان لە هەژارەکان بێخوای ئەو مافە مادیانی بەسەرمانە وەهامان لێ بکە زۆر بە ئاسانی بتوانین جێبەجێیان بکەین خوای پەنا ئەگرین بە تۆ لە کوفر پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری یا رب العالمین خوای زەلیلی بەردەستی مرۆڤەکانمان مەکە محتاجی دەستی نامەردمان مەکە یا رب العالمین خوای محتاجی دەستی نامەردمان مەکە خوای محتاجی دەستی نامەردمان مەکە یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حرام نەبین خوای محتاجی حرام من مەکە خوای محتاجی حرام من مەکە لە نێوان ئێمە و حرامەکاندا خوای دیوارێکی قایم دروستکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە برهانێکمان بدەرێ کە بە هیچ شێوازە نزیکی حرامەکان نەکەوین یا رب العالمین خوای لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتایمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە لە گوناهی دراوسەکانمان ببوورە پەروەردگارە هەر کەس مەعفێکی بەسەرمان لە گوناهی ببوورە لە گوناهی مردوەکانمان ببوورە خوای لە گوناهی مردوەکانمان ببوورە تو گەورەی خۆت خوایە ڕزقی حەڵاڵمان زیاد کە پەروەردگارە
داوان لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسمي عظمة ظلمان بركة لأسايش وآرامي مالكان من بركة لآرامي ولات من بركة لآرامي نشتمان من بركة لآرامي خويا بو خاطري قوري خوت درجة كاني خير بسرمانا بكروا يا أكرم الأكرمين خويا بزي بسرمانا بارينا يا رب العالمين خويا داوان لي أكن عاقبة من خير كلم دنيا درمان مكب إيمان والنبي لم دنيا درمان مكب شايت مان والنبي يا ربي خويا بازار كان من بركة للرزق حلال يا رب العالمين خويا أو كساني كلا بازار كان وكاسبي أكن خويا داوان لي أكن لحرام بيان باريزا يا ربي خويا جان داوان لي أكن بناوي جواند بصفتي برزت باسمي عظمة خويا عاقبة من خيرك خويا عاقبة من خيرك خويا عاقبة من خيرك بو يك چرکسات خواه من در دستی خو من خود همو کارکن من جیب جیکا بخوا خواه جان لی خو من زور برحمتری بو ایما پروردگار هموش تیکی خو من سپرده تو اکین ای او کسی سپرده للت زای نابه نفس من مال من خزان و هاوسر من منال من رفیق من کسو کار من دایکو باوک من صحت و لشساغی من ایمان من خواه جان همو سپرده اکین لی تو یا اکرم الاکرمین خواه جان همو أمانة سپارده أكين الله يا رب العالمين خوايا بزي بسر معنا ببارنا أم دعانا من لقبولك خوايا أم دعانا من لقبولك خوايا أم دعانا من لقبولك پروردگار مشروعك خير من هي إن شاء الله بياني دسي بي أكين پروردگار بو من آسانك يا أكرم الأكرمين خوايا جان كاركان من بو آسانك يا رب العالمين خوايا تخش شاهدي أما مشروعة هل بينا يتوى جيب جي أكين يا ربي خوايا بو من آسانك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء وجبوري وسر برزمني يا ربي